پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ من قرأ قل هو الله أحد 10 مرات في اليوم بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێک ئەو سوورەتە ڕۆژانە دەجار دووبارەی کاتەوە، قل هو الله أحد، زۆر ئاسانە، دەجار دووبارەی کەیتەوە، خوای پەروەردگار لە بەرامبەردا کۆشکێکت بۆ دروستەکە لە بەهەشدا. کەواتە گەورەی ئەم سوورەتە ئەوەیە لە بەرامبەر سێیەشی قورئانە، یعنی قورئان بکە سێ بەشەوە، یان باسی تەوحید و خواپەرستیە، یان باسی ئەحکام و حەڵاڵ و حەرام و واجب و مەکروهە، یاخود قسەس و ئەخبارە. بۆیە بەشێکی تەوحیدە کە تۆ قوڵ الله ئەحەد بخوێنی، پوختەی تەوحید و پوختەی قورئان کە باسی تەوحیدە لەو سوورەتە مەزنە دەیبینیتەوە.